يعني خوانا سواوە ما بەس زۆر جار يعني لە تەمەنی تقریبا 13-14 ساڵی هەر دەچمە مزگەوت الحەمدولillah بە زۆر جار يعني کە ئیشم هەیە ناچمە مزگەوت يعني نوێژ بیر دەکەم یان تاخیر دەکەم و تا نوێژی عەشاش ئەو شەو ڕۆیشتین جەنازەیەک لەوێ بوو يعني ئەمە دانیشتن گوتن مەڕوونە دەرێ جەنازەیەک هەیە بەڵام کە پرسیارمان کرد مامۆستا لەوێ بوو دەناسم گوتێ لەو ئەوە بزانم ئەو کابرایە نوێژ ناکات نوێژ نەکەرە وەڵا کە پرسیارمان کرد بەڕاستی ئەمن گوتم بە خێری قیراتێکمان بگاتێ گوتمە مامۆستای بەس کە پرسیارمان کرد ئیمانیش یانی بەخوای نەبووە ئەمە بەجێمانهێشت یانی ئێرە ئەمە من گونەحکار نابم کە کابرا ملحید ناگەم باشە کەسێ ملحید بێت بۆی هێنە مزگەوت حەق وایە هەموو ملحیدێک هەموو بێدینێک باشە پێش ئەوەی بمرێ لە فەیسبووکەکەی خۆی پۆستێ بڵاو کاتەوە بڵێ کە مردم من بن بۆ مزگەوتی موسڵمانان و تەواو بڕایە قوربان جان مامۆستا تەنانەت نەماندا ناتی عەفو یعنی ئاوارە بوو بەس کە پرسیارمان کرد گوتی یعنی نوێژ نەکەر بووە و ئەمە ڕۆیشتینە دەرێ بە مامۆستاشەوە بەڕاستی هەرێک بوو لای خۆ ڕۆیشتین بۆ معلومات جارێکیان جەنازەیەکیان هێنا باشە ئیتر وەڵحاصڵ نوێژمان کرد لە سەری وەمانە ئافرەت بوو وەڵای تر سعات 12 شەو بوو تقریبا ئەو ناوە بوو کار مامۆستا فەرموو لەگەڵمانەوەرە بۆ قەبرستان وتم وەڵای من ناتوانم بێم بۆ قەبرستان لەبەرەوە مناڵەکانم مردن لە ماڵەوەن ئەترسن ناتوانم بەجێیان بێڵم کابرا لەو لاوەتی کاکە خۆی ئێمە سەگ ناکەینە چاڵەوە ئەی نابێ بیت قسەی لەسەر ئەو گۆڕستانە بکەیت و شتێ بخوێنیت وەمانە والحاصل قسەکانی زۆر ناخۆش بووتم ناوەڵاوە ئینسانە و نوێژمان لەسەری کردو ئیتر بەڕاستی بەس من شەوە ناتوانم ینی بێم لەگەڵتانە 4 ساعت 3 ساعت مناڵەکانم بەجێ بێڵم وتیان مامۆستاگیان ئەم کەسی کە ڕەخنەی لە تۆ گرت ئەمە مولحیدە باوەڕی بەخوای گەورە هەر نییە ئەوتم کە باوەڕی بەخوای گەورە نییە ئەوتیان مامۆستا نەوبینی کە من نوێژیشی نەکرد لە دواوە دانیشتە بوو ئەوتم باشە کە باوەڕی بەخوای گەورە نییە بۆچی داوە ئەکا مامۆستایەکی ئاینی بێ تەڵقینی ئەو مردووە بات کەواتە خۆیان یانی نازانم یا باوەڕیان بە مەنهەجەکەی خۆیان نییە یا ئەوە تا ئەیانەوێت خەڵکی موسڵمان تووشی عەزیەت کەن ئەگینە هەر کەسێ باوەڕی بەخوای گەورە نییە و ئیسلامی پێڕەت یعنی ئیسلامی پێڕجعیە خەتێکی ڕجعیە با خۆی وەسیەت بکا پێش ئەوە بڵێ قینەکە دروستە نا قوربانگیان تەڵقینی زندۆکان ئەدەیت نوێژ تاخیرکردنەکە نوێژ تاخیر بووناوە نوێژ تاخیر بوونەکەت قوربانگیانەوە تاوانە ئیلا مەگەر یعنی لەبیرت چێت بەڵام ئینسانی موسڵمان حەشتێکی لەبیر چێت هەوڵەدا نابێ نوێژەکەی لەبیر چێت بەڵام هەر کاتێک لەبیرت کرد ئەگەر هاتەوە بیرت نوێژەکە دووبارە بکەرەوە و هەر کاتێک نوێژەکانم لە مزگەوتە بەڵام یعنی زۆر جار لە فکرم دەچی لە بیرم دەچی یعنی کەوا بزانی لە مزگەوتم کردیە هەر کاتێک لەبیرت چۆ قوربان هاتەوە بیرت نوێژەکانت بکەرەوە